بارێ بەردەمێرو لە نزیک گوندی چەکۆی سەر بە شارۆچکەی میراوەیە. ئەم بەردە لە ناوەڕاستی ڕووبارە، هەڵکەوتۆ لەسەر زەی بچووک. بەرزی بەردەکە نیزیەکەی 2 مەترە و شانە مێروویەکی تێدایە. لە دێر زەمانەوە بە بارێ بەردەمێرو ناسراوە. مام ئیبراهیمی تەمەن 78 ساڵ دەڵێت بە بیری بابوو باپیرانم ئەم شانە مێروویە هەر هەبووە. ئێرە بارێ بەردمێروی پێ دەڵێن. زمانی قەدیم ئەوە بارێ مستەقیمی چەکۆی بوو، ئەو مەتیقەی هەمووی ئەگە سەری ئەو بەردەیەوە دەردەکەوت داگوت ئەوە بارێ بەردمێری بارێ دەدا دەتوانی پێداوە پەڕی. هەمیشە هەنا هەمیشە وەتی ئەمن حەمرم هەیە هەر لێی بوونە. وەڵڵاهی هەر ئەو نوع مێرووەم لێ دیون، بەڵام ئەوە ئەگا من لێم دیون هەر ئەو دەستە مێرووە وەڵا تۆزێک جەلامتر بوون، ئەلحان ورد بوون. ئەم شانە مێروویە بێ ئەوەی دەرفەتی ڕێگای وشکانیان بە قەراغ ڕووبارەوە هەبێت، خواردن بۆ خۆیان پەیدا دەکەن. دانیشتوانی سنوورەکەش وەک موعجیزە ناوی دەبن. ئەو چۆمە ئەو 4 ساڵە کەم بووە، ساڵان ئەو شاخە بە عەستەم دیاری دەکرد. منشوری شێرە بە بارێ بەردمێروی بارەکە لە بووە ئەو دیهاتی دەوبەری ئیسەفادان لێکردو. زەمانێک ئەو خدراوەی ئاشی لێ بووە، ئاشی ئاوێ لێ بووە، وەتی ئەمن بەبیرم دێت و فام دەکەم ئەو مێروانە هەر لێر بوون، ئەمە زەمینن ئەلێرە ئەو لەو شوێنەیە ئەو مێروەی هەلێ بوون. هەموو ساڵێ من هاتووم چاوم لێ کردووە ئەو مێروانە هەر هەبوون. وەڵڵاهی جام موعجیزە ئینسان کاری خوایە، پیاو لە گەورەیە خوای و لەوانێکی خوای عەزەمەتی خوای ناتوانێت هیچ بڵێ، شتێکی خواییە. پیاوانی قەدیم وتویانە هەر کاتێک سەری بەردەکە لە ئاو هاتە دەرەوە واتای ئەوەیە ئاو کەم بۆتەوە و توانای پەڕینەوە لە ڕووبار هەیە.